دیارە لە عێراق بەگشتی و لەم ناوچانە بە تایبەتی ناوچە جێناکۆکەکان ئەو شتێتەی کە حدودی سنووری نێوان هەرێمی کوردستان و یان ناوچە کوردیەکانی عێراق و ناوچە سونە نشینەکانە زمینەیەکی لەبار هەیە بۆ گەشەکردنی داعش دوای ئەوەی کە شەڕی داعش کۆتایی هات بە تایبەت کە تەقدیری ئەوە کرا 2500 بۆ 3000 عنصری داعش لە حەویجە ما بێ و لە حەویجەیە هەمووی لەو شەڕەیە شەڕ نەکرا بەبێ شەڕ تەسلیم کرا و داعشەکان توانیان خۆیان بزرکەن چی لە ناو خەڵکە چی خۆیان بشارنەوە لە قۆناغێکی ترا خۆیان ئامادە بکەنەوە ئێستا لەم ناوچانە کە لە دوایەوە حەشت هاتووە زۆر شوێنی گرتووە لە مەواقعەکانە و ئەگەر ببینین لەم کاتانەدا زیاتر حەشت و پۆلیسی ئیتحادی ئامانجن لەوەی زیاتر سوپا ئامانج بێ ئەوەی خاسن لەم دوایە کە ئەمریکیەکان کشاونەتەوە قیتائی جەوی نەماوە و دعمی لۆجستی و دعمی استخباراتی نەماوە یعنی ئەمریکیەکان هاوکاری هێزە عێراقیەکانیان زۆرە کرد بە معلومات بە زانیاری ئێستا و هاوکاریە ناکەن فراغێکی گەورە دروست بووە لەم فراغە ئەوانش هێزێکی منەظەم بوونە پێشتر و خەڵکیان ماوە توانیان خۆیان ڕێک بخەنەوە من خۆم سێمان پێش ئێستا وتارێکم نووسیوە پێشبینی ئەوەم کردووە داعش لە ماوەی چەند مانگێکە بکەوێتەوە جوڵا و چالاکی فراوان و من تەوقعی کەوتنی هەندێک شار و شارۆشکەشەکەم بەدەستی داعش لە ماوەی ئایندەیە طبعا ئەمانە هەمووی پەیوەستن بە هاوکێشە ئەقلیمی و نێودەوڵەتەکانەوە لە عێراق وڵاتێکە ئەمڕۆ بەریەککەوتنی کۆمەڵی ئەجندای جیاوازی تێدایە ئەم ئەجندا جیاوازانە بەشێکن لە هاوکێشەکانی چی ناوخۆی عێراق چی دەوروبەری عێراق چی وڵاتانی زلهێز ئەمانە پەیوەستە بەو هاوکێشان سیاسیانەوە خۆی لە ڕاستیە دوو شێوەیە ینی ئەمە یەکێنەوەیە کە مەسلەی ئەمنی لەسەر ئاستی هەموو پارێزگای کەرکووک و جارێککە سەر هەڵانەوەی داعش بەڵێ داعش جوڵەکانی زیایی کردووە و پێدەچێت خەڵکیش هاوکاریان بکە هۆکارێکەشی ئەوەیە کە ئیستیقلالی سیاسی لە عێراق نییە و جگە لەوە بەڕاستی ئەو هێزەی کە لێرە هێزێکی نامۆیە ئەو هێزەی لە بەغاوە هاتووە و خەڵکی دەرکەوتووە خەڵکی پێکاتەی زۆربەی کورد و پێکاتەی سوننەی عەرەب بەڕاستی هاوکاریان ناکە بۆ بابەتێکی تری ئەوەیە کە هەر هۆکارە لەسەر ئەوەیە کە وەسعی پێکاتەی کورد لە ناوچەکەی وەسعی پێکاتەی کورد لە ڕووی زەویزار و مەسەلەی زراعەت و مەسەلەی ئەو ئارزانی کاتی خۆی لە سەردەمی سەدام حوسێن داگیرکراوە ئەمە نەگەڕاونەوە و جگەر لەوە شەر مەسەلەی تعریب بەڕاستی بەردەوامە یعنی ئەمەش وای کردو جارێک کە ئاڵۆزی دروست بێت دیارە ئەمەش نەتیجەی ئەوەیە کە دەسەڵاتی حیزبی کوردی بەڕاستی سیاسەتێکی زۆر خراپی تا ئێستا بەڕێ پەیڕەو کردەوە پێشم وایە بەردەوام بوون لەسەر ئەم سیاسەتە جارێکی تر کورد ماڵیۆرانی بۆ کورد دروستەکە هەر بەگشتی بابێنە زۆر بە مختصری ئەوەیە کە باردۆخی ئەم ناوچێ باردۆخێکی خراپە هەم بۆ پێکاتەی کورد و هەم بۆ گشتی یعنی ئەبێ چارەسەر بکرێت چارەسەرگەش ئەوەیە کە پێویستە هێزێکی هاوبەش هێزی پێشمەرگی کوردستان بگەڕێتەوە بۆ ئەم ناوچە بەڵام نا لەسەر دەسەڵاتی حیزبی و تەنسیقێک باشە بێت لەگەڵ وزارەتی دیفاعی عێراقیە پێکەوە بتوانن ئەم ناوچەیە بپارێزن لە پەلامارەکانی داعش و لە هەر پەلامارێکتر کە هەیە